پەرلەمانتەرێکی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕەتی دەکاتەوە یەکەتی و پارتی گەشتبنە ڕێکەوتنی کۆتایی سەبارەت بە پۆستی سەرۆک کۆماری عێراق. بەڵام دەژڵێت گفتوگۆی نێوان هەردوو لە بەردەوامە تا بە یەک کاندیدی هاوبەش بچنە بەغدا. کەریم شکۆر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکەتی بە شارپرێسی ڕاگەیاند بۆ ئێمەی کورد باشترە کە ڕێک بکەوین لەسەر یەک کاندیدی هاوبەش بۆ پۆستی سەرۆک کۆمار و بابەتەکانی دیکەش، چونکە ئێمە ناکۆکیمان لەگەڵ پارتی لەسەر شتی تریش هەیە کە دەبێت لەسەر هەموو ئەمانە ڕێک بکەوین. بۆیە باشترە بۆ ئێمە و بۆ پارتیش باشترە کە بە یەک کاندید بڕۆینە پەرلەمانی عێراق نەک بە دوو کاندید کە ڕەنگە ئەنجامێکی باشی نەبێت و کاریگەری لەسەر کۆی پەیوەندیەکانی پارتی و یەکەتی بکات. ئاماژەی بۆش کردووە لە ئێستادا گفتوگۆ لە نێوان پارتی و یەکەتی هەیە بۆ ئەوەی بە یەک کاندید بچنە پەرلەمانی عێراق، بەڵام تا ئێستا نەگەشتونەتە قۆناغی کۆتایی و یەکلان نەکراوەتەوە. پەرلەمانتەرەکەی یەکەتی باز لەوەش دەکات پارتی و هاوپەیمانی سیادا ناچنە دەرەوەی حکوومەت چونکە بۆیان ئاسان نیە لە دەرەوەی حکوومەت بن، بۆیە دەیانەوێت بە جێبەجێکردنی مەرجەکانیان بەشداری حکوومەت بکەن. سەبارەت بە هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتیش کەریم شکۆر دەڵێت لە دوای تەواوبوونی چلەی ئیمام حسێن کۆبوونەوە گفتوگۆکان دەست پێ دەکەنەوە کە هەمووی بە ئاڕاستەی پێکێنانی حکوومەت دەبێت. بۆیە پێم وایە لە ماوەیەکی دیاریکراودا پێک دەهێنرێت و پارتی و سیادەش تێیدا بەشدار دەبن. لەباری فشارەکانی ئێران لەسەر پارتی و یەکەتی بۆ ڕێکەوتنیان لەسەر پۆستی سەرۆک کۆمار و لابردنی لەمپەرەکانی بەردەم پێکێنانی حکوومەت ئەو پەرلەمانتاری یەکەتی باز لەوە دەکات. ئێرانیەکان و ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەلایەنەوە گرنگە حکوومەتی عێراق زوو پێک بێنرێت، چونکە ژیان لە عێراق وەستاوە و بودجەنیە و دۆخی خەڵک خراپە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە بەرپرسانی پارتی باسییان لەوە کرد کە پارتی و یەکەتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار گەیشتونەتە ڕێکەوتن و بە یەک کاندیدی هاوبەش دەچنە پەرلەمانی عێراق کە بەوتی خۆیان ڕێکەوتنەکە بە جۆرێکە هەردوو لە کاندیدیان دەگۆڕن. لە هەمان کاتدا باپی زانیاریەکانی شارپرێس کە لە سەرچاوەیەکە وەریگرتووە سەبارەت با ڕێکەوتنی یەکەتی و پارتی و چارەسەری کێشەکانی نێوانیان شاندێکی باڵای ئێرانیەکان لە ڕۆژانی ڕابردوودا هاتوونە تەهریمی کوردستان و لە پیرمام مەسعود بارزانی و لە دەباشان بابڵ تاڵەبانیان بینیوە و داوایان لێکردوون کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن و ئاسانکاری بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بکەن. بەپێی قسەی سەرچاوێکی باڵای ئاگادار لە کۆبوونەوەکان بۆ شارپرێس قسەی کردووە، بارزانی و تاڵەبانی لارینەبوونی خۆیان لە داواکەی ئێرانیەکان نیشانداوە و ڕێیان گەیاندووە کە هەوڵ دەدەن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و لەگەڵ هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیش بچنە پێشەوە و ڕێگری ئاستەنگ دروست نەکەن. ئەمە لە کاتێکدایە کە بەپێی زانیاریەکان هەوڵێکەیە دوای تەواوبوونی چلەی ئیمام حسێن و کۆتایی هاتنی مەراسیمی چلە هەنگاوەکانی پێکێنانی حکوومەت بە زنجیرەیە کۆبوونەوەی لایەن عێراقیەکان دەست پێ بکات و هەنگاوەکان خێرا بکرێن بە مەبەستی دەرچوون لەو دۆخە چەق بەستوێی عێراقی پێدا تێپەڕ دەبێت.